قراءتي ديما مسيرتها ده قراءتي قرآن لسان مسيرتها أسباب النزول لسان مسيرتها شيء تلحق قيمة القرآن شان يذكر وسائل نوري خلينا نقول وخويا نستعمل كدوا قرن دوبا قرن قامشي ومعنى هو بردوام هەوڵمان داوە کە کللتور و هونەری کوردستان بوو ناوەخۆ هەمیش بۆ کۆمەڵگای دەرەوە پەرەی پێ بدەین و پیشانی بدەین. نزیکەی ساڵێکە ئێمە کار دەکەین لە چەندین بواری جیاوازەوە بە تایبەتی لە بواری ئەرشیڤکردن و بەڵگەنامەکردن و بڵێن پاراستنی کللتور و میراتی کوردستان. ئەم پرۆژەیە کە کتێبی مێژووی قورئانی پیرۆزە لە کوردستاندا باس لە 100 خۆشنووسی کوردەکە لە کوردستان کە قورئانیان بەدەستی خۆیان نووسیوە و خزمەتیان کردووە. ئەم خۆشنووسانە لە سەدەکانی ڕابردووە بڵێن لە 1000 ساڵ 800 ساڵ بە 700 هەتا 500 ساڵی ڕابردووە ئەم دەستخاتانەیان نووسیوە و پاراستویانە و ماونەتەوە لە کوردستاندا. اینجا مامۆستا محەممەد عەلی قەرەداغی کە نووسەری کتێبەکەیە ئەو کتێبان بڵێن ئەو دەستنووسانەی کۆ کردوونەتەوە هەمووی کردوتە بەرگێکی کتێبەوە. ئەم بەرگی کتێبە باس لەم دەستنووسانە دەکات و هەروە باس لە ئەو خۆشنووسانەش دەکات کە قورئانیان نووسیوەتەوە. دەستخەتی جیاوازی تێدا، نووسینی جیاوازی تێدا، نەخشی جیاوازی تێدا، هەروە بڵێن قورئانی جیاوازشی تێدا بۆ نمونە بچووکترین قورئان کە لە کوردستانە دۆزرابێتەوە. بەدڵنیایەوە ئەمە پرۆژە یەکەممان بوو بەڵام هەوڵ دەدەین کە دەستخەتی نوێش بەدەستمان بکەوێت و بکەینە بەرگی دووەمەوە. ماوەیەکی زۆرە من خزمەت دەستخەتان دەستخەتی مامۆستایانی کورد لە ناو دەستخەتی چاق قورئانی پیرۆزی تێیە لە خزمەت قورئانەکانە بووم و کارم بۆ قورئانی پیرۆز کردووە کە کارم بۆ قورئانی پیرۆز کرد لە کتێبی بژانەوەی مێژووی زانایانە زۆر جار باسم کردوون. دوایی هەستم کرد ئەمە بەو باسە نابێ ئەبێ بکرێ بە کتێبێک. دەستم کرد بە پرۆژەی کتێبەکە 4-5 ساڵە خەریکم تایە بۆ بەرگی یەکەم ئینشاڵڵاوە تەواو بووە. بەرگی دووهەمیش کاری تیاکەم ئینشاڵڵاوە گەر خوا یارمەتی بات و بابەتی تازەم دەستکەوێ بەرگی دووەمیشم نووسم ئینشاڵڵا. وەکو هاوکار تەنها خوا هاوکارم بۆ و مناڵەکانی خۆم لە ماڵەوە ئیتر ئەو کەسانی کەوا بەدەنگمەوە هاتوون ڕسمی دەستخەتەکانیان بۆ ناردووم. کاری خۆمە بۆی مسلمانانی عەرەب بزانن کە ئێمەش هەین و خاوەنی ئەم کولتورە و خاوەنی ئەم سەقافەتەی. سازدانی ئەم دیداری ئێوارە و کۆڕێکی ناوازە و زۆر گرنگ و پێویست کۆڕێکی مامۆستا شێخ محەممەد عەلی قەرەداغی بوو بۆ ئەم بەرهەمە ناوازەیە کە پرۆژەیەکە دەستی داوەتێ و ئەم پرۆژەیە بەردەوامی دەبێت. ئەم کارە باس و خواسی مێژووی ئەو قورئانانەیە کە لە کوردستاندا خۆشنووسەکانمان خزمەتێکی ناوازە و بێوێنەیان پێشکەش بە قورئان کردووە لە ڕووی دیزاین، لە ڕووی پەیاکردنی وەرەقە و ئامادەسازی حیبرەکان و لە ڕووی زەخرەفەی چواردەوری ئاەتەکان و لە ڕووی ڕافەی جوانی ئاەتەکان بە شێوازی جۆراوجۆر و ئەلوان و ڕەنگی سروشتی و کوردستانیان تیا بەکارهێناوە. ئەم کتێبە باس و خواسی ئەوەیە. ئەم دیدارەی ئێوارە و ئەم کۆڕەی ئەم ئێوارەی جەنابی مامۆستا باس و خواسی ئەو قورئانانە بوون کە لە کوردستانی خۆماندا مێژوویەکی لە مێژوونەیان هەبووە و چەندین ئیعجازی سیر و سەمەرەکە ئینسان مای ئەوەیە کە لە سەریان بۆستێ و لێیان ڕامێنێ کە ئەم میلەتەی خۆمان دارای ئەم زانە ئەم کەڵە زانایانە بووین کە ئەم خزمەتە ناوازیان پێشکەش بە قورئانی پیرۆز و ئاینی پیرۆزی ئیسلام کردووە. قەڵەم دووبار قەڵەمی قامیشی خۆمانە بووە کە ئێستا ئەڵێن قەڵەمی فارسییەکە قەڵەمی بە ناوی خوای بەهێزی دانا کە پایەی بوونی گەردوونی دانا خوایە کە دڵی پڕ ئارامیە کە دانی بە بوونی دانا. بەڵێ ئەم بابەتە بابەتێکی گرنگە چونکە ئاگدارکردنی نەوەی ئایندەیە لەو بابەتانەی کە لە پێشە میلەتی کوردیان کردووە لە خزمەتی قورئانە. لەو کاتەوە کە لە ساڵی هەژدەی کۆچی بەملاوە کورد شادەی بەشان ڕەسوول هێناوە یعنی 18 ساڵ لە کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تێپەڕیوە کورد مسلمان بووە. لەو دقیقەوە تا ئێستا خزمەتی ئەم ئاینەیان کردووە و خزمەتەکانی جۆرا جۆرە. یەکێ لە خزمەتەکان ئەوەیە کە ئەم هەموو
قورئانیان نووسیوەتەوە. منش لە مداخەلەکەیشا باسم کرد ئافرەتێک قورئانی نووسیوەتەوە و لە ئاخری قورئانەکان نووسوێتی بە هەورامیانە گەرغەڵەتێم بی چەنەم بوو یارە دەستێم وە قەڵەم پام و ڕاوارە ئەڵێ غەڵەتێکم ئەگەر بوو لە نووسینەکە لێم ببورن چونکە دەستێکم بە قەڵەمەکەەوە بووە بە قاچێکیش مناڵەکەم ڕاژاندووە. ئیتر دیارە وەکو ئەم بابەتانە گرنگن لە کاری خزمەتی قورئانە تەفسیرەکانی قورئانیش گرنگن بە کوردی بەداخەوە ئەڵێم ئافرەتێک لە مەریوان تەفسیرێکی نووسیوە بە کوردی و بە شیعر. ئێستا لە محاولە و هەوڵی ئەوەدان کە ئەو کتێبە چاکەت ئەو تەفسیرە جوانە چاپ بکرێت لەبەر هەژاری نەتوانراوە و ئێستا من لە ڕێگەی جەنابتانەوە داواکەم هەر مسڵمانێ ئەیەوێت خزمەتی ئەو کارە بکات تەفسیرێکی قورئان بە کوردی و ئافرەتێکیش نووسیبەتی خزمەتێکی زۆر زۆر گەورەیە و بەڵکو ئینشاءالله و کارێک جێبەجێ ببێ. أما لا يمكن أن يكون هاتون ودي هات شوفوا ودي يرانبوا